یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین لە لیستەرەوە لەگەڵمانە لیستەر سیتی. سڵاو لەبێ کاک یادگار، پێمان بڵێکە بلومبەرگ و ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراقی ژەڵێت 160 بەرهەمی نەوتی عێراق بەرهەمهێنانەکەی کەمی کردووە. سەدا چلەکەی هەر ئەوەیە کە لە ڕێگەی بەندەری جەیهانەوە ئەڕوات. سڵاوتان لەبێ سریا قەرم کاتتان باش. تەبیعی لە سەدا چلەکەی لە ڕێگەی جیهانەوە ناڕوە، لە سەدا 60 و ناوانێت تۆزی زیاتریش کەمی کردێ. ئەویش بەهۆی ئەوە بێ کە خۆتان باسان کرد کە ڕووی هەمووستا خراوە بە شێوەیەکی نیمچە تەواو و لە سەدا زیاتر لە سەدا 95 نەوتی عێراقیش لەو ڕێگەیەوە ئەڕۆشت و لە چەند ڕۆژی ڕابردووە کێڵگەی ڕووبای لە داخرا و کێڵگەکانی تریش ئاستی با بڵێن ئەمبارکردنی عێراق لە چاو وڵاتانی کەنداوە خراپترینە لەبەرەوە چاوەڕێیەکرێ ئەمبارەکانی عێراق بەڕێژەیەکی زۆر پڕ بوون ئەگەر تەواو پڕ نەبووبن تا ئێستا و بڕێکی کەم لە ئێستاە لە ڕێگەی جەیهانەوە ئەڕوا ڕاستە توانای بۆ 1 ملیۆنێکە بە زۆر کەم ئەڕوا هەموو نەوت هێرێمی کوردستانیش ناڕوە ئەتوانێت بڵێ نزیکی 160 بەرمێلێک نەوت هێرێمی کوردستانیش لە کێڵگەکان لە 3 کێڵگە وەستاوە تاوکی ئەتروش و سەنگ هەر لە پێش با بڵێن لێدانەکەی و ئامانجکردنەکەی سەرسەنگیشەوە لە 28 مانگا تاوکی بەرهەمهێنانی لە کێڵگەکە وەستان و لە 2 مانگیشەوە سەرسەنگ بوو ئەتروش وەستا ڕۆژێ پێش بە ئامانجکردنەکە. لەبەر ئەوە کاتی ئەمبارەکان پڕە بێ و ڕێگەی دەرچوون نابێت مەجبور بە شەتداون نەبن کێڵگەکان ئەوە بوو بینیمان لە چەند ساڵی ڕابردووە لە هەرێمی کوردستان ڕوویە تاکو بازاڕی بۆ دۆزرایەوە. لەبەرەوە ئەگەر بۆری هەرێمی کوردستانی بە تەواوی توانایەوە بەکار بهێندێکە ملیۆنێکە ئەو ملیۆن بەرمیلە ئەبێ لە هەرێمی کوردستان و لە کەرکووکەوە بێ و وەزانین هەندێک کێڵگەی هەرێمی کوردستان بە بۆنەی گرژەکانەوە داخراوە چونکە مەترسیەکی گەورەیە و دامەزراوە نەوتیەکان لەسەر زەوین دامەزراوەی گەورن پارێزگاریکردنیان زەحمەت ئەبێ لە ئاسمانی وەکو عێراق و هەرێمی کوردستانە کە بەرگری زۆر زۆر ناواسە یاخود لە ئەتوانین بڵێن لە ئاستی نەبووانایە وڵاتانێکی وەکو کەندا و کە بەو بەرگریە ئاسمانیەوەی هەیە و بەو پارێزگاری کە ئەمریکایانەکە با بڵێن بە بەردەوامی لە ژێر ڕەحمەتی درۆنەکان و موشکەکانی ئێرانان و کاریگەریەکی گەورەیان لەسەر هەبووە چجای عێراق و هەرێمی کوردستان لەبەرەوە ئەگەر بشوان دێ قەرەبوو بکرێتەوە بێ بە نەوتی کەرکووک قەرەبوو بکرێتەوە ئەویش لە ئێستادا زەحمەتە بگەیەندێتەوە و ئاستە زۆرە کە ملیۆنێ بەرهەمێت بێ ئیلا ئەگەر لە کێڵگەی ترەوە لە ڕێگەی بار هەڵگرەوە بگەێنێتە با بڵێن ویستەکانی داخلکردنی نەوت بە بۆریەکە و لێەوە بنێرێ ئەویش تەنها لە باشترین حاڵەتا و لە زۆرترین حاڵەتا ئەتوانێت ملیۆنێک بەرمیل هەناردە بکە و ئەوەش باگر نەچێ ئەو لە سەدا چلێکە باسەکرێ نزیکی ملیۆنێکیشی بۆ پێداویستی ناوخۆی عێراق بەکارهێنرێ و لەوانەیە بڕێ زیاتر ئێستاش بۆ ویزگەکانی بەرهەمهێنانی کارەبا لە نەوتی خاو بەکاربێنرێ لە عێراقا چونکە بەپێی بازێ با بڵێن راپۆرت کێشە بۆ گازی عێراق دروست بووە لەوەی کە لە ئێرانەوە بێنرێ بەڵام تا ئێستا سەرچاوەکان زۆر پشتڕاستیان نەکردوەوە بەڵام احتیمالێکی زۆرە ئەوەش ڕوویاوێ لەبەرەوە ئەتوانرێ بڕێک زیاتر لەو بڕەش بۆ بەرهەمهێنانی کارەبا لە نەوتی خاو کە ویزگەکانی عێراق بە نەوتی خاویش ئەتوانن کارەبا بەرهەم بێنی بەکارێنرێ ئەوە پێتریشی مەجبورە بین ئەگەر زوو دەرچەیەکی تر نەکرێتەوە ئەو وەختە بەرەو داخستنی زیاتری کێڵگەنەوتەکانی عێراقیش ببینین و شاید باشە کاک یادگار ڕاوێژکاری دارایی سەرۆکوەزیرانی عێراق ئەڵێت بە بەرزبوونەوەی نرخی نەوت بەشێک لە زیانەکان قەرەبووەکەینەوە بەو بڕە کە عێراق ئەتوانێت هەناردەی بکە ئێستا جەناب زۆر بە وردەکاریش بۆت باس کردین ئەم قەرەبووە لە ڕێگەی بەرزبوونەوەی نرخی نەوت ئەوەندە هەیە کە حسابی قەرەبووی بۆ بکرێت پێدوانیام لێدوانە زۆر خۆشبینانە بێت بەتەکیدەوە خۆشبینانەیەوە لە خۆشبینانە زیاتریشە چونکە ڕاستە نرخی نەوت بەرز بۆتەوە بەڵام ئەگەر نەتوانانی نەوتەکەت هەناردە بکەیت و بەوەی کە ئێستا ئێڵێن ئەگەر 200,000-300,000 بەرمیلێک بێش قەرەبووی 3,400,000 بەرمیلی پێشووتر ناکاتەوە کە لە ڕێگەی بەسەوە ئەڕۆژ لەبەرەوە قەرەبووەکە هیچێکی وانە و باسی ئەوەشی کرد لە ڕاپۆرتەکەیەوە گوێم لێ بۆ کە لە 2 مانگی ئایندا با بڵێن نەتیجەکەی بینن هەر لە ئێستا نەتیجەکەی دەرئەکەوێت باسی ئەوە کاکە مەبەستی لەوەیە کە 2 مانگ جارێک لەوانەیە داهاتی نەوت بگەڕێتەوە بەڵام لە ئێستاوە ئێمە ڕوبەڕووی کێشابین تەنها نەوت نییە و هەموو
شمەکەکانی تریش لە بەردەم مەترسیەکی نادیاری بەرزبوونەوەی نرخایە بە هەموو شێوەکانیەوە نەک تەنها نەوت و غاز و ئەوانە بەتەکیت ئەوە پڕناکاتەوە بە هیچ شێوەیەک مەگەر ئەوەی کە ئەوەی بینومانە لە چەند ڕۆژی ڕابردووەوە چاودێری کراوە تەنکەری نەوتی ئێرانی لە بەندەری هورموزەوە تێپەڕیوە و تەنکەرە چینیەکان وەکو ئەوترێ چاوپۆشیان لێکرێ بەڵام ئەمانەی کە یەن نەوتی ئێران ئەبەن لە ژێر گەماروان دیسانەوە ڕوبەڕووی مەترسی ئەوە ئەبنەوەکە ئەمریکا دەستی بەسەرا بگرێت چونکە ئەمانە نەوتی ئێرانە نەوتی ئێرانیش لە ئێستادا بە قاچاق ئەبرێت لەبەرەوە وە چینیش ناتوانین زۆر متمانەی پێ بکەین چونکە هەر دوێنێ بوو وەزیری دەرەوەی چین ڕایکەیان کە ناوێ ڕاستە لەگەڵ گەوەکردنەوەی بارودۆخەکە ئەوێ بارودۆخەکە ئارام ببێتەوە وەکێشەی بۆ دروست بۆ لەوزا بەڵام لەگەڵەوەشا لە ئایندەیەکی نزیکە ترامپ سەردانی چینەکە نایانەوێ پەیوەندیەکانیان بە بۆنەی ئەمەوە هیچ ئاڵۆزیەکی تێکەوێ پێش ئەو سەردانەی ترامپ لەبەرەوە ڕاستە فشارەکرێ بەڵام فشارەکان زۆر ئومێد بەخشنین بەڕاستی ئێستا ئایندەی وزە و ئایندەی ئابووری جیهان لە تەموژێکی زۆر گەورایە ناڕوونێکی زۆر زۆری پێوەتیارە هەرچەند تاک ئێستا با بڵێن کاریگەریەکەی لە نرخی نەوتا بە پێی مەترسیەکەی دەرنەکەوتووە ڕاستە نرخی نەوت گەشتوەتەوە $2.93 لەگەڵ داخستنی بازاڕە بەڵام هێشتا مەترسیەکە زۆر لەوە زیاترە ئەوش بە چەند هۆکارێکە یەکێک لەوانەیە کە هیوایەک هەبوو کە جەنگەکە کەمی بێ بچێ لە ماوەکی کەما داخستنی هورموز بکرێتەوە ئەوە تا نزیکی 8 ڕۆژە گرۆکە داخراوە و نەکراوەتەوە دووش زیادەیەکی زۆر لە نەوت هەبوو لە بازاڕە کە لەوە بەکار ئەهێنراوە هیوایەکە بوو تاکو ئەوە بەکارێنان لێبێت لەبەر ئەوە ببینیمان نرخی نەوت ڕاستە بەرز بۆ بەڵام با خێراییەکی زۆر نەبوو وەکو ئەوەی کە لە ڕۆژی جمعە ڕوویە کە هەموو ئاماژەکان بەرەوە ئەچن ئێستا کە ئەم جەنگێکی درێژخایەن بێ هەر ئەمڕۆ سوپای پاسداران ڕایگەیان کە ئەتوانن 6 مانگ بەرگە بگرن بەم بارودۆخەی ئێستەوە لەبەرەوە ئەگەر جەنگەکە ئەوە درێژە بکێشێ زیاتر کێشەی گەورە لە هەموو بوارەکانە بۆ جیهان دروستە. باشە کاک یادگار مادام باسی نەوتت کرد ڕاستە یعنی لەبەرەوەی کە پێشبینیەکان بۆ بوون جەنگێکی کوردخان بێت و زۆریش پەرە نەسێنێت ئەبینین کام پەرەی سند و هەم پێ ناچێت کوردخایانیش بێ پێتان وایە بە تایبەتی لە دوای ڕۆژی ڕابردووەوە کە ئەمریکا و ئیسرائیل دەستیان کردووە بە ئامانجگرتنی ژێرخانەکانی ئێران ئەم شەو لەگەڵ کرانەوەی بازاڕەکان نرخی نەوت زیاتر بەرز بێتەوە پێشبینی ئێوە چیە بۆ نرخی نەوت لەگەڵ کرانەوەی بازار؟ هەموو ئاماژەکان بەرەو ئەڕوان نرخی نەوت بەرز بێتەوە خۆی با لەسەر 100 و لە هەفتەی ئایندەشەوە بەرەو 150 بڕوە ینی چاوەڕێک تاکو $150 بڕوە کە بارودۆخەوە وەزانن تا ئێستا سەکتەری وزە لە ئێرانە نەکراوەتە ئامانج و چاوپۆشی کراوە لەو تەنکەرە نەوتانەی ئێرانیش کە تێپەڕێون بە گەروەکە بۆیە تێپەڕێ بۆیە نرخی نەوت زۆر بەرز نەبێتەوە ئەوەی هەیە تا ئێستا نزیکی 8 ملیۆن بەرمیل نەوت لە بازار کەم بووتەوە چونکە سعودیە بەشێک لە نەوتەکەی ئەتوانێت نزیکی 5 ملیۆن و نیو ئەتوانێت لە ڕێگی دەریای سوورەوە بنێرە بەڵام بەکردە ئامانجی با بڵێن ژێرخانی وزەی ئێرانی ئەگەر بکرێەوە ئەگەر ڕێگری بکرێت لای تەنکەرەکانی ئێرانیش بە تەکیید کێشەکە قوڵترە بێتەوە و کاریگەریەکانیشی زیاترە بێ ئەومان لەبیر نەچێوە باسی لە کاتی ئاسایی بوونەوە ماوەیەکی زۆرمانەوێ بۆ ئەوەی بتوانێت کێڵگەنەوتیەکان بگەڕنەوە ئاستی پێشووتریان و بە تایبەتی کێڵگە گازەکان کاتی زیاتریشیانەوە لەبەرەوە چاوەڕێ چەند هەفتە و مانگی شەکرێ بۆ ئەوەی بگەڕێنەوە ئاستی پێشەنگەکە دوایەوە ئەگەر زۆر درێژە نەقەیان. کاک یادگار باسی نەوت هەڵگرمان کرد کە ئەگەر لەگەڵەوەی لە بەندەری جەیهانەوە ئەڕوادنەوت هەڵگریش بەکار بهێنرێت ئەکرێت تا ئاستی قەرەبوو بکرێتەوە بەرهەمهێنان و هەناردا. باشە لە کاتی جەنگی 12 ڕۆژەوە هەموو ڕۆژێ ڕوودانی ئەم جەنگە لە ئەمڕۆ سبەیە بوو ینی ئەگەرەکە زۆر بوو هەر بۆ باسی ئەم ماوەیە بکەین چەندین ساڵە ئەم ناوچەیە ناسەقامگیرە و گەروی هورمز بەردەوام هەڕەشەی لەسەرا نەئەکرا لە عێراق مشور لە ڕێگەیەکی جێگرەوە بخورێت ینی ئایا بەڕاستی عێراق هیچ ڕێگەیەکی نییە گەروی هورمز نەبێ نەی ئەتوانی وە بەرهێنا بکا بۆەوەی کە جێگرەوەی هەبێ و واز لە گەروی هورمز بێنە لانی کەم لە کاتی ناسەقامگیریە؟ بەتەکی لە مەترسیانە بە بەردەوامی هەبوو هەر نەک لە ئێستا لە ساڵ هێشتاکانەوە مەترسیانە هەیە ئەو بۆ دۆریەکی نەوتی کەرکووک جەیهان هەبوو کە ئەویش توانای
ملیۆنێک و ملیۆنێک و 200,000 بەرمیل نەوتی هەبوو ئەو وەستێنراوە لە کاتی شەڕی داعشە لە 2014 کێشەی بۆ دروست بوو لەو کاتەوە قسە ئەوکرا کە هێڵێکی تر بکرێتەوە پلانێک هەبوو کە کێڵگەکانی باشوور لە ڕێگەی بەندەری عەقەبە بگەێنێتە ئوردن و دەریای سوور و لەوێ بازاڕی جیهانی بگەێنێ ئەمانە هەمووی بەهۆی گەندەڵی و بەهۆی با بڵێن ئەوەی کە ئەو بەهەدەردانە و پلانی نەبوونی پلانی استراتیژی لە عێراقا بەتەکید ئەمانەوای کردووە کە تا ئێستاوانە ڕووناکی نەبیبینن ئەو پرۆژانە و ئەو دەژەنکردنەوەی کە ئەبوایە بکرایە لە هێڵی کەرکووکان نەکرا و ڕووناکی نەبینی بیرمە لە ساڵی 2007 بڕیاردا هەڵسەنگاندر بۆ بۆریە بکرێت و بۆ چاپ بکرێتەوە ئێمە لە 2026 نەچوە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوە حکوومەتی عێراق کەم تەرخەم بوونەوە و با بڵێن دووربین نەبووەوە خەمساردێکی زۆر زۆری هەبوونەوە کە نەیتوانیوە جێگرەوە بێت چونکە ئاسان ئەتواندا لەمڕۆ بەلایانی کەمەوە کێشەکان کەمتر بێەوە تا وڵاتێکی وەکو سعودیا بینن ڕاستە هەناردەکردنی نزیکی بەرهەمی لە نزیکی 10 ملیۆنیان هەناردەکردنی 6 ملیۆنیوە ئەتوانێت 5 ملیۆنی لە ڕێگەی هێڵی بۆری ڕۆژهەڵات ڕۆژئاوا بگەێنێ بە بەندەری یەم بووە عێراقی دەیتوانی بەو شێوە ئێستا توانای ملیۆنێکی هەیە ناتوانێت ملیۆنەکەش بە تەواوەتی هەناردە بکات لەبەرەوە بەتەکید کەم تەرخەمی حکوومەتی عێراقی تایە ئەوەی کە هەبووە تا ئێستا خۆتان دەزانن سەکتەری وزدە لە عێراقی سەکتەرێکی ناڕوونە پڕە لە کێشە و گرفت و یەکێکیش لە ئەنجامەکانی ئەو کێشە و گرفت و گەندەڵێکە هەیە کە ئەمڕۆ بینین هەڕەشە لەسەر بە تەواوەتی وەستانی بەرهەمێنانی نەوتەکان لە عێراق بۆ هەناردەکردن تەبیعی بۆ بەرهەمێنانی ناوخۆ ملیۆنێکت پێویستە ئەوە زۆر کێشەی بۆ دروست نابێت. باشە کاک یادگار بینیمان کە ڕاوێژکاری سەرۆکوەزیران باسی لە پشتبەستن بە چین کرد بۆ هەناردەکەی مەبەستی لەمە چی بوو بە دیاریکراوی بەڕوونی؟ تەبیعی نەوتی کەنداو بە عێراقیشەوە بەشێکی زۆری بۆ چین ئەڕوا و چینی شێکێکە لە کڕیارە سەرەکیەکانی نەوتی ئێران و بە تایبەتی ئەو پاڵاوگانیان کە پاڵاوگەی ناحکومین و با بڵێن بە قووەری ناوەپرێ ئەمانە لە ماوەکانی ڕابردووە نەوتی ئێرانیان کڕیوە ئەگەر گەمارۆشی لەسەر بووە لەبەرەوە ئێرانیش لە چەندڕۆژی ڕابردووە ڕایگەیاند کە کەشتە بار هەڵگرەکانی چین ناکاتە ئەنجام ئامانجی هێرشەکانی هیواکە لەسەر ئەوەیە کە کەشتەکانی چینی بگەنە بەندەری ئومقەس و بەسپە لەوێەوە نەوتی عێراق بتوانن لێوەی بارکەن تەبیعی بڕێک لە نەوتی عێراق بۆچی نەڕوە بەڵام ئەمە دیسان ڕوبەڕووی کێشەیەکی ترە بێتەوە ئێستا کەشتەکان خۆیان لە گوێرن ئەسڵەن لە هاتن بە ناوگەروەکە لە چەند ڕۆژی ڕابردووە ئەمریکا و سەرۆکی ئەمریکا داوای لە کەشتیەکان کرد کە ئێمە حیمایەیان نەکەین بۆی بەگەروەکە بڕۆن و نەوت بارکەن بەڵام هیچ کەشتێک لەوە نزیک نابێتەوە چونکە مەترسێکی زۆری لەسەرە ستافەکە یەکەوێتە ژیانیان نەکەوێتە خەتەرەوە کەشتەکان لەگەڵ ئەوەی بیمەشیان دیسانەوە زیادەکە لەبەرەوە هێشتا ناتوانین بە تەواوەتی متمانەی پێ بکەین ئەگەر بێتی دیسانەوە خەرجێکی زۆر و تێچوێکی زۆر زیاتر و ڕێسێکی زۆر زۆرشی هەیە باشە لەگەڵاکەین چونکە بە بەردەوامی ئەم ڕۆلێدوانێکی ئیماراتم بینی کاڵێ و هێرشانی کە کراوەتە سەر وڵاتانی کەندا و ئیمارات زۆر زیاتر بووە لەوانەی کە کراوەتە سەر ئیسرائیل لەبەرەوە ناوچەکان زۆر ناسەقامگیرە و کەشتەکان ئەو ڕیسکە تا ئێستا ئامادە نەبوون بیکەن بۆ ئەوەی کە بە گەروەکە تێپەڕن وەزاری گەروەکە لەوێ زۆر کەسکە زۆر بە ئاسانی ئەتوانێ بکرێتە ئامانجی درۆنەکانی با بڵێن موشەکە کوتمەوداکانی ئێران. کاک یادگارەزانین کە چین گەورەترین کڕیاری نەوتە بێگومان و باشی جەزانین کە لە سەردەمێکا لە کاتێکا کە نەوتی ئێران و رووسیا سزای لەسەر بوو چین لەم ئاوە لێڵە ماسی خۆی گرت لەبەرەوەی کە ئەم دوو وڵاتە نەوتەکان بە داشکانی زۆرەوە بە چین ئەفرۆشت. ئەگەر بێت و ئەم سیناریۆ لەبەر چاو بگرین ئەم بارودۆ خەبەردەوام بێ و گەروی هورموز بەم شێوەیە بێ کە ئێستا هەیە لەم حاڵەتی ئێستایە باشترین جێگرەوە بۆ چین چییە بۆ دابینکردنی نەوتەکەی پێتان وایە نەوتی چه وڵاتێک بۆ چین لە پێشینەیە بۆ ئەوەی کە نەوتی لێ بکڕێت؟ چین نەوتیش و گازیش چونکە ئەومان بیر نەچێت نەک تەنها نەوت لە سەدا 30 هاوردەی گازی چین لە خەتەرەوەیە یعنی ئەمەی لێ بڕاوە بە تەواوەتی لەبەرەوە جێگرەوەی ئەمانە بەپلەی یەکەم رووسایەت چ نەوتیش و چ غازیش و هێڵی گۆری هەیە لە نێوان رووسیا و چینە ئەتوانێت بەوە قەرەبووی بکاتەوە قەرەبوویەکی تری گازەکەی ئوسترالیایە هەرچەند
ئاستی توانە و زیادکردنەکەی تۆزێ زەحمەتە بگاتە قەرەبووی بە تەواوەتی قەتەری پێ بکاتەوە و وڵاتانی تری ئەفریقا نەیژیریایەتێکە لەو بژاردانەی کە ئەتوانێت قەرەبووی ئەوەی پێوە بکرێتەوە و وڵاتانی ئەمریکای لاتینیش بەڵام بە هەمویانەوە کولفەکەی زیاترەچێ و تێشوی زیاترەچێ تێچێ لەو نەوتەی کە توانیوێتی لە ئێران و لە کەنداوە بە تایبەتی ئێران نرخەکەی بەداشکانێکی زۆر کڕیوە لەبەرەوە چین مەجبورە پارێکی زیاتری پێبراوە خەرجێکی زیاترەکەوێت لەسەری بەڵام بەدایم هەیە و نەوتێکی زۆری تریش هەیە لە ئەمبارەکانە لە دەریایان تا ئیسە بەکار نەهاتووە زیاد لە 130 ملیۆن بۆ 180 ملیۆن تا قساکە لانێ راپۆرتە کە ئەوانش ڕێگەیەکی ترە بۆ ئەوەی پەنای پێبرێ ڕێگەیەکی تریش کە چین پەنای بۆ بردووە تا ئیستا کە هەر لە سەرەتای جەنگەکەەوە داوای کردووە کە بە هیچ شێوەیەک بەرەمەنەوتیەکان هەناردە نەکرێت بۆ ناوخۆ بەکاربێنێ و دیسانەوە ئەمبارەکان ئەمبارێکی زۆریشی هەیە دیسان چ لە دەریایە چ لە ژێر زەویە ئەوانش سوودی لێت بینێ لەبەرەوە لە کورت مەولادا زۆر کاریگەری نابێ بەس تاکو درێژتر بێتەوە بە تاکید کاریگەریەکە زیاترە بێ و ئەمبارەکانیش کەمترە بنەوە. سپاس یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕۆمبین زۆر سپاس کە لەگەڵ مام سپاس بۆ زانیاریەکانتان.